ما شاء الله ما شاء الله خەوێکی زۆر موژدە دەرە برام فەرموویەکم باش مامۆستاجان باشی برای گیان چاود ماز دەکەم سەلامەتی مامۆستا خالد رازی بێ خالد خوا لە رازی توش ڕازی بێ یا ڕەبی بارك الله براکەم سەلامەتی مامۆستاجان دوو پرسیارم هەیە فەرموو برام فەرموو ساعد فەرمووبی ئەمە نەوەکم یعنی دەکا ئەولادی خۆم بوو کەس بوو وەفاتی کرد إنا لله وإنا إليه راجعون بەرێ خەونم پێوە دیتێ مامۆستا لە دەورەی لۆ بەیتی دەستی دەگرتم غاری دەدا ما شاء الله ما شاء الله خەوێکی زۆر موژدە دەرە خەوێکی زۆر زۆر موژدە دەرە تەمەنی چەند ساڵ بوو لە قوستان بوو الله أكبر سێزدە ساڵ یانزە چواردە ساڵ بوو پێ غاری دەدا دەستی چەپێوە دەکردم ئاوڕێ لە من دەدا و ڕای دەشەم مەدینە زۆر دوور نەبوو لێم خەوێکی موژدە دەرە ئینشاءڵڵا ئیسراحەتی کردووە لە ناڕەحەتیەکانی دنیا ڕزگاری بوو یەقینەتە بێ گەڕاوەتەوە بۆ لای خوایەک لە دایکی بۆی میهرەبانترە لە دایکی بۆی دڵسۆزترە خەمەکانی نەماوە ئازارەکانی نەماوە هەموو ئەو ناخۆشیانەی تێپەڕان و ئێستا منتەلەقی خۆشیەکانێتی من بشدەت ئەدەمێ بە تایبەت ئەو کچانێکەوە ناگەنە حەدی بلوغ و بە نەقوستانی و بە نەخۆشی وەفاتەکەن ئەمانە هەمویان ڕزگاریان ئەبێ لە ناڕەحەتی ولقد خلقنا الإنسان في كبد براسي إنسان تا أو رجي أمريت بنا راحتي جيان تيبر أكات بوي إنساني مسلمان كاتيا كأمريت والله إسراحت أكات والله ما مستنى قسطان بو مزقفت مالي نيزك بدك كده بس مالي الدردينو دستي بندك دقوة الداتش يعني ملا بانجي دا باني جاكي بكي الله أكبر الله أنا بو خواي بو وعمل خلق كديا أوتزمي هبو قشكشي ليدا دا قشكك وفاتي بيكت مزقاري بو ما مجيان والله إن شاء الله فاز فوزا عظيما إن شاء الله بدوتي وقربان جان بدوتي بس بزانم تسي أو خوا هل ترم ما بو دستي دقيتو أوريد دا ولا من ناظر أمن دباتك نخوي نازانو تلك بشرى عاجل المؤمن إن شاء الله أوام مجدية براشرين مجدية إن شاء الله رزقاري بولنا خوشيكان وقراوة أولاي خوايك رحيم وغفور مهربان الرحمن الرحيم مالك يوم الدين الله الرحمن لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد قراوة أولاي خالقي خوي بلي أجا بسياري دوم مش وقدم النجم كده حتى وفاتي كديا دستن بنيجك كديا ما مستع نسمة مزقفتو تشتي زو شرمي دكم استم قلنا عبارة من نسمة مزقفتي يعني بتسم شرمي دكم نسمة مزقفتي دست دست بنيج دكم بيعرف تقولي دكم تعال معك دبي تو توبت كردوه تو أو تمني كما تبيد بخوا إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة مالو سروة سامان خود هموي ببخش بخواي جورا بهشت داداتي انجاب مزقود يقول النبي صلى الله عليه وسلم المسجد بيت كل تقي مزقود مالي همو إيمان دارك متقية كل والله من مزقود نبي هرشيت أبم ببي مزقود هرناطوانا بجيم شرميدك ما مستحى يما السكنايك ما نبي الدلخوشيك ما نبي أو مزقوتيه غيري أو مزقوتين من باب البوكيو برون بثيون برون مالو مزقوت يعني براسي أو مزقوت سبحان الله والله يسع حالي أنت شاورين يجي بيانيما قسما بالله بعيش قوة شاوري أو نيوجاك باشا كأريبو مزقوت الله يكسوش دلنا أو مزقوتيه أبيت إترها أبينيك ومالي خلقي روح باك ديندار وإيمان داري بأخوة صلحاوي ليا إتتشون بلي يعني جايك تبو دروس أبيا روحيتك تبو دروس أبيا حيت شواني أو روحيتك تبو دروس ناكت بلي وما مصر متعطى تصفيدة كملوية تقمن لو تي أو وفاتك كد أو رجعت يشي شوية قرن بكدي تبقى هاي بس شهادة شبه إيمان هنا قلتم أو شو من قرن بو مردن من أخوض أنا لو يمدانا نابو بس كتسام بوي كد تستم بنيجي كد أو هاي شو يشي شوية شوية قمم عندك كد أم قلتم خواي قوري عمل مردن من أخوض أنا لو يمدانا نابو قلتم يا ربي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله
ئەی بارەکە الله پیرۆز دەبێ ئینشەڵڵا خوای گەورەی استیقامە و پێبەخشێ زیاتر خۆت ماندووکە مامە گیان چکە تۆ باپیرەی تۆ تەمەنێکت کردووە یعنی بەڕاستی ئەگەر ئینسان تەمەنی بگاتە 40 ساڵ لە ئەثەرە هاتووە نادا منادی منە سەما بانگبێژێ لە ئاسمانەوە بانگ لەم کەسائەکە ئەندەنا ڕەحیلوک سەفەرت نزیک بۆتەوە بۆ قیامەت کاکەگیان تۆ تەمەنت ڕۆیشتووە یعنی بەڕاستی خەریکە ئەگەیت هەوڵێ بدە خۆت هیلاک بکە هەوڵدە دووشەمان و هێشەمان بە ڕۆژوو بە هەوڵدا شەوان زین و بکەرەوە هەوڵدا قورئان بخوێنە گوێ لە قورئان بگرە هەوڵدا هەر ستەمیە زوڵمێک هەیە دوای ستەم ذکری زۆر دەکەم ئەی لەخوا بە زیابێ قوربان بسم الله الرحمن الرحیم الحمد لله دەخیم لا اله الا الله دەخینم هەر سبحان الله لە پێشە خۆم دەکەم مامۆستا ئێستا زۆر هەموو ئێواران بە ذکری لەو خۆم ئەوەی دەکەم جارێ بە قورئان و بە ذکری لەخوا بە زیابێ لەخوا بە زیابێ الله یارمەتی دەرت بێ سەلامەت مامۆستا جان بەست مازەکەم مامۆستاوە داچی لە لامە یعنی دەکا خێزانم دری زۆر تون دەبێ دوعات شیلۆ بکات چاوێت سەری زۆر دەشی لە ئەوەی عەزمەتی هەدێتەوە بەرچاوی دوعاتی ئەوە بکەن لەبەر چای ئەوە بێ دونێکە بڕەکتێتر بووە لە دونێکەوە دیسان قەلبی تێکدەچێ زوو خوای گەورە سەبوریتانەدا و ڕەحمتان لێکا و ئیستیقامەتان پێ بەخشێ و یارمەتیتانەدات پرسیارە چژدەری عەزم لە عەمڕێ درم دەبیتەوە ئایا بینێرم خۆتیش بڕۆ بۆ ناڕۆی وەڵای مامۆستاخەم دەم تا دەستم بە نێژەکردن نازانم ئەو شتانە زۆر باش نازانم لێ بڕۆ کاکە گیان خۆ لێوانە مامۆستای متعاهیدەکان ئەوانی کەوا قافڵە بن ئەوان تەوافان پێەکەن ئەوان سەفا و مەڕواتان پێکەن هەموو مەناسیکەکان و عیبادەتەکان پێڵێن کاکە گیان لەگە خێزانتان دەستی خێزانت بگرە و بڕۆن تەوبەیەکی یەکجاری بکەن لەوێ والله مامۆستا من تۆبەکە یەکجاریم کرد کە نارم ئەو شەیعەتات دەنگ ئاخ پرسیارم بی کە لەکنم بۆ دۆست بن ئەوای بەسات شادەچ بە ئیمانم هینا خوا بە زیابێ خوای گەورەی هیدایەتی زیاتر بە سەلامەت بەس ئەخەونەکە گوتم میعەبە مامۆستای برم ئەو حەزم لێ بۆ یەکەچی برم بزانم ئەو خەونە چ بەدەستمنی دەگیر خەیری خەیر و خۆشیە قوربانیان بە قوربانتم مامۆستای سەعادتم کردی قوربان بەخێر بێ خوا خێرت بنووسە یا ڕەبی یا ڕەبی سەر چاو دەکەم مامۆستا جان بەخێر بێ سەر چاو سەلام عەلەیکم